Bazıları dünyaya her şeyi هەندێک وا دەزانن کە ژیانی ئەم دنیاە هەموو شتێکە و هەر بۆ هۆیشەوە بە پەرستن دەیپەرستن وا بەستەی باق و بریق و خۆشیەکانی ئەم دنیاە دەبن پێوەی دەبەسترێنەوە و خۆشی ڕاگوزەرەکانی ئەم دنیاە ڕایان دەکێشێ بەڵام ئەگەر بێت و بیرێک لە گۆڕی تەسک و مردن و ژێرخاک بکەنەوە ئەوە خۆشی و باق و بریخیان لە بەرچاویان دەبێت بە ژەهر و زەق نەبوت بەڵام ئەگەر بێت و دنیا بەپرد و گۆریدۆرێکی کاتی قبول بکەیت ئەوە بێگومان گوێ بەو خۆشیانە نادەی چونکە تۆ چاوت بڕیوەتە سەری سەرەوە سەیری سەری سەرەوە دەکەیت و لە هەموو شتێکدا بەشێک لەسەرەوە دەبینیت بەدەم ڕێگاوە سرود دەڵێیتەوە و بە درێژایی ڕێگا گوێت لە سرود گەلێک دەبێت کاتێک بەم شێوەیە دەبی لە ژیانی دنیادا تووشی هەرچێک ببی بەبای خەیاڵت دانایە چاوت هەمیشە لەسەر پێشەوە دەبێت و تا بڕۆیت هەر لە پێشەوە دەڕوانیت بە هیوای دیدار و ڕەزامەندی دەڕۆیت بەڕێوە بە هیوای ئەوەی بەشداری بە ئەڵڵاهومە الئیشتیاقە وێردی سەرزومانت دەبێت بە أبد العابدين ودهر الطاهرين هەمیشە ئەوە دەڵێیتەوە یەکێک دەڵێت من طلب وجد وجده گەر بە دوای شتێکدا بگەڕێیت و ئەوداڵی بیت بە دوایدا بە هەمان ئەندازەی ویستن ئەوە بێگومان بە کارۆژێکدا دێ بە ئیزنی خوددا بەو ویستەی خۆت هەردەگەی هەروەها دەڵێن من جالە نالە واتە ئەوەی بسوڕێتەوە بە چواردەوری شتێکدا و وەگراکردنی ماراسۆن بە هەڵەداوان بە پیری شتێکەوە بڕۆیت ئەوە بە ئیزنی خوددا درەنگیان زوو هەر دەگەیت بەو شتەی کە ئەوداڵی بوویت ماندوێتی ڕێگا لە مێشکتاندا ڕەش دەبێتەوە و نامێنێ ئەو ئارەقی ناوچەوانەی ڕشتوتانە ئەو دەردەسەریانەی توشتان دەبێت لە مێشکتاندا دەسرێتەوە و ئاسەوارێکیان نامێنێ لەلایەکی ترەوە زاڵمان و ستەمکاران هەروەها ئەوانەی حەق و حقوق نازانن و ئەوانەی دادپەروەری دەخەنە ژێر پێیان و پێشێڵی دەکەن لە هەمان کاتدا سەمای دەسەر دەکەن ئەوەی هەرچی مافەدەی خاتە ژێرپێی و پێشێڵی دەکات حەق کە ناوی پەروەردگاری گەورە و بێکۆتایە هەر بۆیە لە دوای لەفزی جەلال الله کە ناوی خودی پەروەردگارە ئەوانی تر ناوەکانی خوددان لە ناو هەموو ئەو ناوانەدا حەق پێگە و سەنگ و قورسایی خۆی هەیە تەواوی حەق و حقوق لەو ناوەی خودداوە سەرچاوەی گرتووە خۆڕاگری لەسەر ئیمان لە ناوی حەقەوە سەرچاوەی گرتووە ئەو شتەی پێی دەڵێن بوون لەوەوە سەرچاوەی گرتووە ئەو شتەی پێی دەڵێن شهود لەوەوە سەرچاوەی گرتووە کە دەڵێن چێژی ڕۆحانی بوو ناوی حەق دەگرێتەوە هەر لەبەر ئەوەشە کە عاکیف ناوی حەقی لە یەکەمی ناوەکانی خوددا داناوە حەق بەو گەورەی و گرنگیەی لەلایەن کۆمەڵێک کەسەوە دەخرێتە ژێرپێ وەک ئەوەی هەر نەبوو بێ پێشێڵی دەکەن ئەوان کاتێک دەڕۆنە ئەو دنیا کاتێک بە پێشێلکردنی حەقەوە دەڕۆنەوە بۆ ئەو دنیا کاتێک بە ژێرپێخستنی دادپەروەریەوە دەڕۆنە ئەو دنیا کاتێک بە ژێرپێخستنی ڕۆحی میلەتەوە دەڕۆنە ئەو دنیا کە ئەو ڕۆژە دێت و ئێوە دەیبینن سەرنجامی ئەم کارانەیان لەو دنیا تووشی چی دەبن ئەو کاتە دڵتان بە حاڵیان دەسووتێت و بەزەییتان پێیاندا دێتەوە چۆن بەزەییتان پێیاندا دێتەوە بیهێنە بەرچاوتان چۆن گورگێک دەیەوێت پەلاماری ئێوە بدات و بتان خوات لەو لاشەوە شێرێک یان پڵنگێک یاخود ورچێک پەلاماری ئەویدا و خواردی لەو کاتەدا بەزەییتان بەو ئاژەڵەدا دێتەوە لە کاتێکدا ئەو دەویست ئێوە بخوات لە بەردەم خۆتانەوە دەڵێن وای چەند درڕندەیە چۆن پارچە پارچەی کرد لەوە دەچێت لەبەر بەزەییتان بناڵێنن بۆیان گەر مرۆڤایەتی خۆتانتان لەدەست نەدابێت گەر لە ناختاندا زەڕەیەک سۆز و مەحەبەت مابێت دەبێت بەزەییتان پێیاندا بێتەوە گەر ئێوە خاسێتەکانی سەردانی مرۆڤایەتیتان لە ناختاندا هەڵگرت بێت و ئەگەر تێبینی ئەوتان کردبێت ئێوە دەبێت ئاوێنەیەکی دەرخەر بن
بۆ جوانی و بەرزی خوددا ئەوا دەبێت بەزەییتان بەو کەسەشدا بێتەوە کە دەیەوێت ئێوە پارچە پارچە بکات و بتان خوات هەروەک لە ناو خەڵکدا باوە دەبێت دڵتان چ زەی لێوە هەڵبستێت ئەوانەی بە پیک کێشەیان بەسەرتاندا ئەوانەی بەبێ پرس و بەبێ وەڵام دەستگیریان کردن ئەوانەی بربانجیان لێکردن بە ژەق نەبوت ئەوانەی پارشێویان لێکردن بە ژەهر ئەوانەی تەنانەت ژیانی مسلمانانەی ئێوەیان لە زیندانەکانیشدا لێکردن بە ژەهر ئەوانەی کەسانێکیان دەستگیر کرد کە تەنیا گوناهیان یارمەتی هەژار و لێقەوماوەکان بووە ئەوانەی بۆ یارمەتی هەژاران خوێندنگە و کۆرسی فێربوونیان کردبووەوە ئەوانەی لە چواردەوری دنیادا بۆ ناساندنی ناوی جوانی پێغەمبەر بە هەر شێوەیەک بێتێ کۆشاون ئەوانەی ئاڵای پێغەمبەر و دروشمی ئەویان لە سەرانسەری دنیا وتەوە ئەوانەی بەهاکانی پێغەمبەریان لە 180 وڵات تاوەکو 200 وڵات بە جوانی پیشانداوە و خۆشەویستیان کردووە لە بەرچاوی خەڵک هەندێکیش دوژمنایەتی ئەمانە دەکەن و دەدانیان لێجێر دەکەنەوە هەڕەشە لەو کەسانە دەکەن کە پشتگیری لەم کەسانە دەکەن و دەیانەوێت پێیامە مرۆڤایەتەکەیان بڵاو بکەنەوە و دەیانەوێت بە پارە و پول سەریان لێ بشێوێنن هەموو شێوازێکی غەدر هەموو شێوازێکی بێئینسافی هەموو شێوازێکی پێشێلکردن هەموو شێوازێکی چەواشەکاری و زوڵم و ستەم ئەنجام دەدەن سڵ لە ئەنجامدانی هیچ پێشێلکاریەک ناکەنەوە ئەوانەی تابینا قاقەیان لە درۆکردندا نەغرۆ بووە ئەوانەی هەزار بوختان بەدەمیان دادێت کاتێک ئێوە سزای ئەو کەسانە دەبینن لەو دنیا ئەوانەی وەک جانەوەری دڕندە بەلاماری ئێوەیان دەدا بە هەموو شێوەیەک دڕندانە ئازاریان دەدان کاتێک لەو دنیادا دەیان بینن دەسووتێن و دەقرچێن هیچ گومانتان نەبێلەوەی دڵتان چزەی لێوە هەڵدەستێت لەسەر هەموو ئەمانەوە هێشتا ئێوە دڵتان بۆ ئەوان دەسووتێت نزا بکەن خوددا ئەوان لەو سزایە ڕزگار بکات و ئێوەش لە سزایەکی وەها بپارێزێ نزا بکەن هەمیشە لە پەناکاری چاک تێبینی کاری چاک خۆزگەی کاری چاک شانبەشانی پەنابردن بۆ هیمەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە پەنای ڕەحمەت و سەربەرزی خوددادا بن خوددا لە دوای ناوی پیرۆزی خۆی لە دوای لەفزی جەلالە کە ناوی خودی خۆیەتی خۆی بە پەروەردگارێکی بەخشندە و میهرەبان باز دەکات بۆ ئێمە دەبێت ئەو ناوانە لێرە و لەوێش دەرکەوێت بەڕای هەندێک لە ژیانی ئەم دنیادا خوددا لە شێوازی ڕەحمان واتە بەخشندە و لەو دنیاش لەسەر شێوازی ڕەحیم واتە میهرەبان دەردەکەوێت بەزەی و ڕەحمەت دەردەکەوێت هەموو کەسێکیش لە باوەش دەگرێ هیچ کەسێکیش لەو بەخشندەی و میهرەبانیە بێبەش ناکە هێندە فراوانە ڕەحمەتەکەی وەک لە حەدیسەکەی پێغەمبەردا دەفەرموێت ئەگەر تووڕێی و بەخشندەی خوددا پێشبڕکێ بکەن ئەوە بەخشندەیی دەیباتەوە بەخشندەیی خوددا هەمیشە لە ماراسۆنەکاندا لە پێشەوەی تووڕێیەکەیەتی گەر لەم باسەدا هەڵبژارنێک هەبێ لە نێوان تووڕێی و بەخشندەییدا ئەوە خوددا بەخشندەیی هەڵدەبژێرێ ڕەحمەتی خوددا هەمیشە زاڵە و بەسەر هەموو سیفەتەکانی تریدا سەر دەکەوێ مامەڵەی خوددا لەگەڵ ئێوەدا ئەمەیە هیچ گومانتان نەبێلەوەی کە خوددا بەم شێوەیە مامەڵەتان لەگەڵدا دەکات هەر بۆیە کاتێک دەمتان دەکەنەوە و دای دەخەن کاتێک لێوەکانتان دەبزوێت بڵێن اللهم in kunte turidu hidayetehum Allah'ım hidayetlerini murat buyuruyorsan ve telyine kulubim kalplerini yumuşatmayı murat buyuruyorsan ve ra'fetehum ve şefkatehum ve mülayemetehum ve muhabbetehum ileyna ve ila hidmetina ve harekatina ve cemaatina خودایە داوات لێ دەکەین ئەگەر دەتەوێت زەڕەیەک هەستی بەخشندەیی لە دڵیاندا سەوز بکەیت ئەوە هەرچی زووە ئەنجامی بدە خودایە وایان لێ بکە دڵیان نەرم بێ ئەگەر نا ئەوە حەواڵەی لای تۆیان دەکەین ئەگەر نا ئەوە حەواڵەی لای تۆیان دەکەین ئەگەر نا ئەوە حەواڵەی لای تۆیان دەکەین sana havale ediyor.